Navi harşiş havalim nefisi cida. Navi nefisi bu bişmir gözleş parabım. Bu best gözlegan inditri gözlegan froşum. بوقري داير تقلقان ما تقول ما ديش شركي اگر رامك كان خلط مالي كظام بالي ما مو بتحقق جوز فرقانين لا تبقى ناتي بقوادي بجدين معنا محمد لا من دالت بڵێ کە وڵات نرخی زۆرە ئازادی قوربانی دەوێت نرخی خوێن و دڵە پێی بڵێ کاتێک چاوەکانی کردەوە شانازی بکات بە خوی و بە کوردەوە پێی بڵێ کە کچەکانی ئێمە جوانی دەبەخشن بە دنیای ئازاد لەشی نەربوونیان یان هاوڕێی چەکە دژی تێرۆر بۆ گەیشتن بە دنیاکی ئازاد بڵێ تاکو بزانیت پیاوی دوژمن کوانێ دەبێ شانازی بکات بە دایکی لە کۆبانێ بڕوان بە دیمکراسی تا بڵێ زیادە بەڵام کورد دروی شیرینی دوژمنی لە یادە هەنگاوێک لە ئازادی هەر وەکو فرینە دەبێ فێری کێکە ئازادی پێویستی بخوێنە بڵێ تاکو بمێنێت کە وڵات شیرینە ئازادی شیرینە بڵێ داهاتوت ببینە فێری کە هەڵگرێت چەک کە ڕۆژێک بەکاری دێ چونکە ڕۆژی تەنگانەمان تەنیا ئاوە یاری دێ ساڵانێکە لە ڕۆژی خۆشمان شەوی تاری دێ بەڵام ئێستا کاتی دێ کۆتایی بە ئازاری بێ ئیتر ڕێگا ڕاستە خۆیە نامینین لە سێڕیان ئیتر نە هەولێر عێراقم نە کۆبانی سووریا دەبینم کە گەڵی مەشەر دەکا بە دەست بێنێ کوردستانی جەورە لەم ڕۆژە سنوور بۆ چییە؟ دەستەکانی مندا مەخە چەکی من پڕە نام هەوێ هەڵبێم دوژمن دڵی لەقینتڕە هەموو دنیا دەزانێت کە بەزێنەری ڕۆژی ڕەشین برا ڕامەکە ئەمەش ڕۆژێکی ڕەشی ترە هەردوێنێ بوو کە 182,000 ئەڤال کراین کیمیا باران 5,000 زانیمان کە هاوڕێی ئێمە تەنیا شاخە هەی نەفرەت لە هاوڕێی لەم ڕۆژەدا چاوی داخە بینیمان هێرشی عەرەب بە چەکشی ئەمریکی بینیمان هێرشی عەرەب بە پشگیری فارس بینیمان خۆفرۆشی لە کۆنە جاشەکان باڵێ بینیمان بێدەنگی لە هاوڕێ باشەکان بینیمان سووتانی گوند بە فرۆکەی تورکی باڵێ ئەوەشمان بینی کە شار فرۆشرا بە کوردی بینیمان ڕۆژی ڕەشی دوژمنان لە پردی خۆمان یەک دەخەین پێش ئەوەی هێرشێکی تر بێ دوژمنان دەزانن ئالای ئێمە بەرزە پارێزگاری کردن لە خاک واجب و فەرزە ئەوەی لای تۆیە ماڵی منە لای تۆ قەرزە باڵێ هەر ئەو خاکەی داگیرت کرد لەگەڵ جاشی هەرزە کەرک و کوردستانە شنگال کوردستانە لە داهاتووی نزیک ماڵی دوژمنان وێرانە لە عێراق و سووریا لە ئێران و تورکیا ئەو کات وڵاتی گەورەی کورد ئاوەدانە